ماچی کورد هەموو ساڵان ڕۆژێکمان بۆ دانراوە بۆ پۆشینی ئەم جلکە. من وەکو گەنجێک پێم باش نییە، پێم باشە لە ڕۆژێک زیاتر بێت، لە ئیڤێنتێک زیاتر، لە چاڵاچێک زیاتر بێت، چونکە ئەم جلی کوردیە نەتەوەی و پاراستنی نەتەوەی ئێمەیە. هەر گەلێک نەتەوەکەی خۆی نەپارێزێ بوونی نامینێت و بوونی ڕەژە بێتەوە. زۆر پێخۆشین مەژین وەکی خەلکێکی جلێکی کوردی هەی ناف ملەتێکی ئەمپوی جلی کوردی دێنێ نیاسی وەکی هەر ملەتێکی دیتر جلێمە ژیر جانە جلێمە ژی پێک تێت خاڵکە و بژن شەل و شەب بکەن و بەرگیزن و ئەڤەنە جلکی کوردەواریە ئەم گەلێک پێت کەیف خۆشین و ئەم زۆر ژی حەسکەن یعنی ئەڤەت ناف مشتەمهێمەینی ژیدا هەبێت چکو گەنجی مینی خەلکی مینی جیلی مینی ئەم حەسناکەین جلی کوردی نافمەدا بمریت ئەم حەسکەین هەر ڕۆژاوی ساخکەین و جلی کوردی هەبیت لە نافمەدا. پیرۆزبایی خۆم ئاراستەی هەموو گەلی کوردستان دەکەم بۆ ئەم ڕۆژە پیرۆزە بۆ ڕۆژی جلی کوردی. سەرەتا دەمەوێت پرسیارتان لێ بکەم، باشە بۆچی لە هەرێمی ئێمە بەس لە هەرێمی کوردستان بۆچی تەنها یەک ڕۆژیاندانەوە بۆ ڕۆژی جلی کوردی؟ ئێمە ژوو وڵاتەکانی تر نابێ ئەگەر ڕۆژێک نا بەڵکو هەموو ڕۆژەکان بە جلێکی کوردی جوانەوە بە جلێکی کەشخەوە بینەوە ناو دەرەوە بێنەوە ناو ماڵەکان ناو بازار ناو خەڵک.